لە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کاگەزات سوپاس بۆ ئامادەبوونە دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە دنیا خانی ژاماژەی پێیا پرسە ژینگەیەکان ڕەنگە بە تەنها پاراستنی ئەو سنوورە یان ئەو چوارچێوە جوگرافیە بچووکە نەبێت کە ئێمە یان مناڵەکانمان تیانە ئاژین کەواتە ئەم هەوڵی کە ئێستا دراوە لە ڕێگەی دەستە و ئەنجومەنی تایبەت بە ژینگەوە لەگەڵ وەزارەتی پەروەردەیە چەند ئەوەندە گشتگیرە و تا چەند جێگای هەموو ئەو جوهدە و هەوڵانە دەگرێتەوە کە دەکرێت خەمێکی گشتی یان پرسێکی گشتی بن لە بابەتی ژینگەیی و فێرکردنی نەوەی نوێ بە خەما ژینگەییەکان. بەڵێ سەردا سوپاسان دەکەم بەڕاستی ئێمە ئەوستەیە دەبێنی کۆبوونی ئەنجومی باڵا لە نێوان دەستی ژینگە و هەروەها وەزارەتی پەروەردە بە ئامادەبوونی وەزیری پەروەردە کۆبوونیەکەی ئەنجامدا بە میواتی هەموو زۆربەی وەزارەتەکان کە ئەندامیان هەیە لەو ئەنجومەنە. بەڕاستی ئێمە کە ئێستا دەبینین پێشکەوتنێکی باش هەیە لە بواری هۆشیاری ژینگەیی چونکە ئەگەر تەماشای ئەگەر تەماشای کوردستان بکەین کوردستان پێشکەوتنی باش بەدەست هێناوە. بەڕاستی لە ڕووی دەبینین لەناو بابەتەکان باسی دەکرێت بەس ئەمڕۆ بەراوەکو حەزەکەم دەستنیشانی و پێشکەوتنانە بکەن کە ئێوە تێبینی دەکەن. حەفم پرسیارەکەت باسیەوەتان کرد کە هەندێک پێش کوردستان زۆر بەرەو پێش چووە لە پرسە ژینگەیەکانە دەمەوێت دەستنیشانی ئەو خاڵانە بکەن کە هەست دەکەن و تێبینی دەکەن کە کوردستان تیاندا پێشکەوتووە. بەڵێ ئێستاما خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە لە چەندین مؤتەمەڕاتی دووەریە هەروە ئەو مؤتەمەڕاتانەش دەبینین ئەگەر تەماشا بکەین مؤتەمەڕ ستۆکهۆڵم لە ساڵ 1972 دەستی پێکردە باسی پەروەردەی ژینگەیی دەکات هەروە هەموو مؤتەمەڕەکان یەک لە دوایەکان باس دەکات. ئەگەر تەماشا بکەین حکوومەتی هەرێمی کوردستان سوودی لەم بابەتانە بینیوە. بەڕاستی بۆ نمونە ئێستا تەماشا بکەین لە بابەتی گۆڕانکاری کەشوهەوایە لە بابەتی زۆر بابەت هەیە کە دەستەی ژینگە پێشکەوتنی زۆری بێدەست هێناوە. دەستێک لەوانەش کە ئەو ڕێبەرێک کە باس دەکەن ڕێبەری ژینگەیی لەناو قوتابخانەکاندا دەورە لەو مامۆستایان دەکرێتەوە ئەوەش یەکێکە لەو بابەتانەی کە باس دەکەین بۆ نمونە هەموو سێکتەرەکانی ژینگەیی لەخۆ دەگرێتەوە وەکو گۆڕانکاری کەشوهەوا، ئاو، هەوا، خاک، زیندەوەران، مەجۆری زیندەوەران هەروەها ڕاهێنانی قوتابیانەشە کە ئەمە بۆ نمونە ئەو قوتابیانەی کە دەبێت بەرچاوڕوونیان بەرچاوڕوون بوون چونکە ئێمە دەزانین هۆکاری سەرەکیی زمینی ژینگە لەگەڵ کارادێنە سەر ناوەڕۆژی نامیلکەکە و میکانیزمێکی و ئیشتان پێکردەوە بەڵام لە هیچ کام دەڕوونکردنەوەکانە کات و دەستنیشانکردنی کات نکراوە بۆ جێبەجێکردنی بڕیارەکە. دەمەوێت لە ئێوە بپرسم بۆم ساڵی خوێندن دەست بە جێبەجێکردنی ئەم بڕیارە ئاکرێ؟ بەڵێ ئێستا چێنێ دەست پێ دەکرێت و وەزیری پەروەردەش ئاماژە پێکرا. ئێمە بەس بیرتەکەوە ئەگەر تەماشای بکەین لە هەرێمی کوردستان 4037 قوتابخانە هەیە 4037 قوتابخانە هەیە و هەروەها بەخۆش هەموو خۆشمان دەزانین کە لە کوردستان دەژین لە وەزارەتی پەروەردە کەمی میلاکی هەیە بەس ئێمە وەزیری پەروەردە ئاماژەی بۆی داوەکەوە هەندێک مامۆستا دیاری دەکرێت کە ڕاهێنان بکرێت و هەروەها ئەوانش ئەو وانانش دەتوانێت سوودی لێوەجێری بۆ لە کاتی ڕۆژەکانی ئاوا بەرزکردنەوە بتوانێت ئەو ڕێبەرە باس بکرێت لە کاتی کۆبوونەوەکەی داک و بابان باس بکرێت چونکە ئەو هەموو مامۆستایەکی ناتوانێت ئەو ڕێبەرە بگرێتە ئەستۆ تەنها مامۆستای زانست و جوگرافیا نەبێت. کاگازات بەشێک لەو منداڵانی کە قسەیان بە کوردستان 24 کرد وا دەردەکەوت کە وشیارەیەکیان هەبێ و پێیان خۆش بێت. ئەمە ینی پرسیارێک دەهێنێتە ئاراوە ئەگەر میکانیزمێک هەبێ شێوازێک هەبێ کە بەگشتی ئێمە مناڵانمان لەسەر ڕاهێنا بێت ڕەنگە ئاسانترینی ئەوە بێ کە خۆڵەکەی بخاتە سەلەی خۆڵەکەەوە بەڵام کێشەکان کێشە ژینگەیەکان پرسە ژینگەیەکە ڕەنگە پرسێکی گشتگیرتر و جێگەی باستر بێ بۆ نمونەکە چۆنم خۆڵ و خاشاکانە لەناو ببرێت و چۆن کۆتاییان پێ بهێنرێت. دەمەوێت بزانم لەناو نامیلکەکەیە هاندانێکی تایە بۆی کە بیری داهێنەرانە لە لای مناڵان دروست بکە کە نەوەی داهاتوو چارەسەریان پێ بێ بۆ پرسە ژینگەیەکان؟ بەڵێ لەناو ئەو ڕێبەرە زۆر شتی تێدا هەیە بەڕاستی لۆ نمونە بەرچاوڕوونی دەداتە قوتابیان
بۆ نمونە لە منداڵەکان لە قوتابیستان دەتوانن سود لەو ڕێبەرە وەرجێ وەکو مامۆستا دوان شی بکرێتەوە بە شێوەی پراکتیکی بۆ نمونە چۆن منداڵ ڕادەهێنرێت چۆن دووبارە ئەو کاغەزانە بکاتە ناو سەلیزبەکان و بەکار بهێنرێتەوە بە چاپێنی چۆن پلاستیک دووبارە بەکار دێنرێتەوە بۆ نمونە هەروە چۆن ئاشنایان بکەین بە سروشت بە دار و بار بۆ نمونە منداڵ ڕادێنین چۆن دار بچینێت چۆن دار تێکنێت و دار نشتێنێت لێ هەمووی باز دەکرێت مان چۆن گریجی بە پاکخاوێنی پۆلەکەی بدات بە پاکخاوێنی ماڵەکەی خۆی بدات بە پاکخاوێنی شارەکەی خۆی بدات ئێمە ئەگەر ئەم منداڵانە لە گسکەوە ڕاهێنانمان پێکردن لەسەر ئەو بوارە ژینگەیانەوە بەڕاستی داهاتوی ئەم منداڵە گەشت دەبێت بۆ نمونە ئێستا ئەو منداڵە ئەگەر لە سەرەتاییەوە ئەو شتانە هەموو بزانێت تێ بگات مستەقبەلێکی بە چاڕوونی دەبێت بۆ نەوەیەکی نوێمان دەبێت ئەو نەوەی دەتوانێت چۆن پارێزگاری لە ژینگە بکات چونکە ئێمە دەزانین منداڵ دەتوانای هەبێت ناومیلکەیە بۆچی وەکو بابەتێکی لاوەکی ئەهێڵڕێتەوە بۆ نابێ بەوانەیەکی سەرەکی ئێوە باسی گرنگیەکەی دەکەن ینی ئەگەر بۆکووانەیەکی لاوەکی بمێنێتەوە وەکو بابەتێکی لاوەکی بمێنێتەوە ڕاستەوخۆ ئەم هەستە لای مناڵ دروست ناکە هەستی بەلاوەکی سیرکردنی بابەتەکە نەخێر ئێستا چێنە وەکو سەرەتایەک ئێمە هەستی پێ دەکەین کەوا وەزیر پەروەردەشت ئاماژە بێکردیا ناتوانێت ئەوە بکرێتە وانەیەک و دەستی لەسەر بخندرێت وەکو وانەکانی زانست و کوردی و عەرەبی چووکە وانەکان کاتەکان دیاری کراوە لەوانەیە لە هەندێک مەکتەب دوو دەوام هەبێتن وەختەکان زۆر کەمە زۆر کەمە ناتوانێت ئەوەش هەروە میلاچیش کەمە میلاچی مامۆستایان زۆر کەمە بەس ئەو ڕێبەرە ئێستا کە دەتوانێت لە کاتی ڕۆژی ئاڵا سوودی لێوەرجێ باس بکرێ هەر لە ڕۆژی کۆبنەوەی داک و بابان باس بکرێ و هەروەها هەروە دەوران و منداڵان بکرێتەوە ئەمە ئەم شتانە کە ئێستا باسمان کرد سوودی زۆری دەبێت بۆ منداڵ بۆ نمونە منداڵ فێر دەبێت چۆن دەست بە وزەی کارەباوە دەگرێت چۆن گرنگی بە وزەی کارەباوە هەروە چۆن گرنگی بە ئاو دەدات هەروە چۆن گرنگی بە سوشت و دار و دارستانەکەی خۆی دەدات معنە هەموو شتەکانی بەرچاو ڕوون دەبێت ئەو منداڵێکی نازعی لێدەچێت مستەقبەل ئەگەر بکە بە دکتۆر ئەگەر بکە بە مهندس معنە کەسێکی ژینە دۆست دەبێت زۆر باشە دنیاخان باسی ڕێگایەکی کرد کە ئەو پێی باشە وەکو کەسێکی چالاک و کەسێکی بازمون کە وەکو هاندانێک بێت و تا چەندم بابەتانە و خوێندنەوەی سایکۆلۆژیای منداڵ ڕەچاو کراوە لە دروستکردنی نامیلکەکەیە و پرس بە کەسانی پسپۆر کراوە لە دروستکردنی نامیلکەکەیە بەڵێ ئێمە هەموو بەش خۆشبەختانە هەم کەسێکی لەو تەمانەی خۆمان ژیانمان پێدا تێپەڕینە بۆ مەڕەعلانە دەبینین گشتی منداڵ مشتێکی سافی هەیە وەکو وەرقەی سپی وایە بۆ نمونە ئەو شتانەی کە ئێستا لە مشتی چەسبی دەکەین وەکو تازە باسمان کرد چۆن فرێدباسی و خاشاک چۆن پاکخاوین دەپارێزی ئەو منداڵ لە مشتی چەسب دەبێت وە گەورەش دەبێت هەر لە بیری دەبینێتەوە بۆ نمونە ئێستا ئەمە خۆما ئەگەر بزانین تەماشا بکەین لە مەرحەلەی دایچەنی هاوڕێمان هەبوو ئێستا هەش لە ناسین و دێتەوە یادمان بەس بە گەورەی چەندی کەس لە ناسین لە بیرمان دەچێتن هۆکارەکەی چێت چونکە ئەو منداڵە ئەوەی لە گسکەی فێری دەبین لە گەورەی فێری نابین بۆیە ئێمە دەین زیاتر گرنگی بە منداڵ بدرێ لەبەر ئەوەیە منداڵ نەوەی دوا ڕۆژە مەقسەدمان چێ نەوەی دوا ڕۆژ معنای ئێستاما فێری داچاندنی بکەین چۆن دار دەپارێزێت چۆن پاکخاوین دەپارێزێت چۆن شارەکە دەپارێزی ئەو منداڵە لە مشتی چەسب دەبێت ئەوجێ ئەمە تەماشا بکەین لە تەربیە تەماشا بکەین 900,000 تەڵەبە هەیە ئێمە 900,000 تەڵەبەمان پێگەیان بە شێوەیەکی تەندروست معنای وا دەکات کوردستان بەڕاستی پێشکەوتن بەخۆی دێنێت لە هەموو بوارەکاندا لە سێکتەری تەندروستی لە سەردەی ئەندازیاری پەروەردە چونکە ژینگە پەیوەنددارە بە هەم بابەتەکانەوە باشە باسی ژمارەیەک خوێندکاری زۆرێک لە وڵاتانی دنیا ئەگەر هەر پرۆگرامێکی تازە هەر شتێکی نوێ بخێتە ناو سیستمێکەوە پێشتر ئامادەسازی بۆ کرێ ئەم سیستمێکی ئێستا سیستمی پەروەردەی ئێمە مساعیدە بۆ زیادکردنی بەرنامەیەکی ئاوا بەڵێ من خۆمان بەراورد ناوی بە وڵاتانی جیهان چونکە ئەگەر تەماشا بکەین وڵاتانی جیهان لە اتفاقی ستۆکهۆڵم لە حوزەیان ساڵی 1972 دەستیان بۆ بوارانە کردیە بە هۆشیاری ژینگە کردیە ئەگەر دوای تەماشا بکەین لە ساڵی 1977 و لە ساڵی 1987 هەروە لە اتفاقی تەبریز لە مؤتەمەری تەبریزی من ئەوە بۆ ڕەچاوکردنی بارودۆخی هەم ژینگەی وەکواڵەتی خوێندن لە هەرێمی کوردستان دەزانین هەندێک لە قوتابخانەکان تا ئێستاش کێشەی خوێندنی وانەی ئاساییان هەیە ڕەنگە هەندێک جار ئەم وانانە وەکوانی لاوەکی سیر بکرێن و زۆر گرنگیان پێ نەدرێ من بەستم ئەوە بوو کە تا چەند بە هەند وەرگیراوە کە لە جێبەجێکردنی پلانەکەیە ئەم وردەکاریانەی تیا بێت
بەڵێ ئەو وردەکاریانەی تێدا هەیە باسکرایە چکە دەبێت ڕاهێنان بەندێک مامۆستا بکرێت وەکو لەگە وەزارەت پەروەردە قسەکرایە ئەو پەروەردە دەکرێن ڕاهێنانیان پێ دەکرێت دوایش ئەو مامۆستایانە دەبنە وەکو ڕێبەرێک لە ناوەندی قوتابخانەکانی خۆیان و ئەو ڕێبەرشیان پێ دەدرێت و ئەو شتانە ڕێک دێخرێت معنای شتەکە بە تەنزیمی دەکرێت نەک بە شێوەیەکی هەڕەمەچی یان بە شێوەیەکی لابەلایی نا بە شێوەیەکی زانستانە هەر کەم کوڕێکی هەبی دەتوانین پەیوەندی بە فەرمانگەکەەوە بکرێت بە بەشی هۆشیاری بکرێت زانیاری زیاتریان پێ بدرێت ئەگەر لە هۆشیاریش دەستیان نەکەوت دەتوانین پەیوەندی بە فەرمانگەی هۆشیاری و ڕاگەاندنی پێویستەی ژینگە لە بۆ وەرگرتی زانیاری زیاتر و معلوماتی زیاتر. زۆر باشە زۆر سپاس بۆ ئازاد نووری بەڕێوەبەری گشتی لە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و میوانی چیرۆکە هەڵبوو